سەلام عەلەیکم قوتابیانی بەڕێز لە هەر شوێنێک بن هیوادارم تەندروست باش و سەلامەت بن. لەم ڤیدیۆیە پرسیارەکانی نیشتیمانی ئەمساڵ 2025-2026 خولی یەکەم شیکار دەکەین. پرسیار یەکەممان هەیە ئەڵێ سالب 7 دەکەوێتە نێوان کام دوو ژمارەی تەواو. سەرەتا و دیقەت بدە ژمارەکەت چییە؟ ژمارەکەت سالبە. مادام ژمارەکە سالبە وەرە لە هەڵبژارنەکان هەرچی موجەبی تایە تەرککە. یەکەم موجەبە کەواتە تەرکی دەکەین. سیەکەش موجەبە کەواتە ئەویش تەرک دەکەین. بیەکەمان هەیە لەگەڵ دیمانەیە. چ دەکەین لێرە سالبەکەی وەکو خۆ دەنووسینەوە سێکەی جارانی خۆیکەوە سێ جاران سێ دەکاتە 9 سالبەکەی دانەوە بە هەمان شێوە دوو جاران دوو دەکاتە 4 دیەکەش بە هەمان شێوە سالبەکەی دانێوە سالب 4 جاران 4 دەکاتە 16 سالب 3 جاران 3 دەکاتە 9. ئەوجا بزانە ئایا سالب 7 دەکەوێتە نێوان سالب 9 و سالب 4 بەڵێ دەکەوێتە نێوانی کەواتە ڕاستەوخۆ بی دەبێتە وەڵامی ڕاست. زۆر ئاسانە هیچی وەی تێدا نییە. پرسیاری دووەممان هەیە. پرسیاری دووەم ئەڵێ ڕووبەری لاکێشەی بەرامبەر چەندە؟ لاکێشێکی دایتەمە ئەڵێ چ بکە ڕووبەرەکەی بدۆزەوە. ئەمە یاسامان هەیە ئەگەر یاساکەی بزانانی هیچ کێشەت نابی زۆر باسانی ئەتوانی ڕووبەرەکەی بدۆزیەوە. ڕووبەری لاکێشە یەکسانە بە چ درێژی جارانی پانی یەکسانە. درێژەکەمان هەیە چەندە درێژەکە ئەو مەسافەی درێژە 2 ڕەجی 3 ئەنووسی 2 ڕەجی 3 جاران. پانیەکەمان چەندە؟ پانیەکەمان ڕەجی 6. دەی تەنها چ دەکەی؟ دەی تەنها جارانەکەی ئەنجام دەدەی. لێرە چت هەیە 2 ڕەگت هەیە ئەمە چ دەکەین؟ هاوکۆڵکە جارانی هاوکۆڵکە 2 جاران لێرە چەندە؟ 1 2 جارانی کە دەکاتە 2 ژێڕەگش جارانی ژێڕەگ 3 جاران 6 دەکاتە چەند؟ دەکاتە 18. ئەمە ناتوانین لێرە وازی لێبینین لێبی چ بکەین؟ سادەی بکەین لەبەرچی چونکە ڕەجی 18 دەتوانین دوو ژمارەی وەرگین بکاتە 18 یەک ڕەجی هەبێ یەک نەیبێ یەکسانە دەڵێن 2 ڕەجی چەند جاران چەندمان دەکاتە 18 2 جاران 9 دووەکە ڕەجی نییە بەڵام نوێکە ڕەجی هەیە یەکسانە دووەکە وەکو خۆ ئێرەکەدارەکە چی لێکدانە ئایا 2 ڕەجی هەیە نەخێر کە نەیبوو ڕاستەوخۆ بە ڕێگەوە دەنووسیەوە ڕەجی 2 9 ڕەجی هەیە بەڵێ دەکاتە چەند؟ دەکاتە 3 ڕاستەوخۆ بینە پێش ڕەگەکەی. ئەوجا لێرە چ دەکەین؟ دەڵێن 2 جاران 3 دەکاتە 6 ڕەجی دووەکە وەکو خۆ ئەنووسینەوە. وەڵامەکەمان کردی چەند؟ 6 ڕەجی 2. وەرە بزانە لە هەڵبژارنەکان 6 ڕەجی 2 تێدایە بەڵێ سی کەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری سێممان هەیە. پرسیاری سێم ئەڵێ چ سادەکردنی ڕەجی 72 لەسەر 6 کامەیە؟ لێرە شکارەکەی دەکەین ئەڵێن یەکسانە 2 ڕەگمان هەیە لەسەر یەکدی کەواتە دەکەینەوە 1 ڕەگ. ڕاستەوخۆ بزانە دابش دەبی 72 دابش 6 دەبی بەڵێ دەکاتە چەند؟ دەکاتە 12. بەڵام دەبی چ بکەی؟ ئاگادار بە دەبی هێشتان سادەتری بکەی نابی لێرە وازی لێبینی. دەتوانین دوو ژمارەی وەرگین بکاتە 12 ژمارێک ڕەجی هەبی ژمارێک ڕەجی نەبێ یەکسانە بە چەند جاران چەندمان دەکاتە 12 ئێستا لێرە 3 جاران 6مان دەکاتە 3 جاران عەفو 2 جاران 6مان دەکاتە 12 هەروە 3 جاران 4شمان دەکاتە 12 بەڵام لێرە 2 جاران 6ەکەی ناتوانین وەرگین لەبەرچی چونکە نە 2 ڕەجی هەیە نە 6 بەڵام 3 جاران 4ەکەی دەتوانین چونکە 4ەکە ڕەجی هەیە ئەڵێ 3 جارانی 4 یەکسانە 3کە ڕەجی نییە کەواتە ڕاستەوخۆ دەنووسیەوە ڕەجی 3 4ەکە ڕەجی چەند دەکاتە 2 کەواتە ڕاستەوخۆ کە ڕەگەت وەرگرت دینەوە پێش ڕەکەی 2 ڕەجی 3 وەرە بزانە لە هەڵبژارنەکان 2 ڕەجی 3 ئەی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری چوارەممان هەیە ئەڵێ چ ژمارەیەکی ناڕێژەی بچووکتر لە سالب 3 ئاگادار بە ئەڵێ چ ژمارەکی ناڕێژەی. مادام ئەڵێ ژمارەکی ناڕێژەی ئەتووەرە هەرچی ژمارە ڕێژەیت هەبی لە هەڵبژارنەکان تەرچیکە چونکە نابێتە وەڵام. ئەگەر لێرە دیقەت دەی سالب 2مان هەیە ئەی ژمارەکی ناڕێژەیە کەواتە نابیتە وەڵام. سی ئەگەر دیقەت دەی سالب ڕەجی 16 گوتمان هەر ژمارەی کە ڕەجی هەبی دەبیتە ڕێژەی
بەڵام ئاگادار بە سالبەکە لە دەرێ زۆر احتیادیە، بەڵام ئەگەر لە ناوەوە بە دەبۆ ژمارەیەکی ناڕاستی، بەڵام مادام سالب لە دەرەی کەواتەوە ژمارەی ڕێژەیە ئەوەش نابێتە وەڵام لەبەر چ ئەمە ئەڵێت چ ژمارەی ناڕێژەی بێت. لێرە سفرمان هەیە، سفریش بە هەمان شێوە هەرچیە هەر ڕێژەیە کەواتە سفریش نابێتە وەڵام چماوە بی سالب ڕەژی دەکەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری پێنجەممان هەیە، ئەڵێ ئەو لاسەنگەی دایتەمەڵێ چ لاسەنگمان لۆ شکار بکە سالب 40 گەورەتر یان یەکسان لە چەند 8 نون. دێن شکاری دەکەین سالب 40 گەورەتر یان یەکسان لە چەند لە 8 نون. ئەمە عادەتەن وە فێربووینە کە گۆڕاوەکەمان لە دەستە ڕاست بی. لۆ خۆمان گۆڕاوەکەی دینێن دەستە ڕاست چونکە زۆر قوتابی ئەگەر لە دەستە چەپ بینونەکە لێ تێکەچی. ئەڵێم 8 نون لێرە تەمەشاکە لاسەنگەکەت پشتی لە گۆڕاوەکەیە، بەڵێ مادام پشتی لێرە دیسان لاسەنگەکەی لێرە نابی بۆ شێوازێ بنووسمەگەدار بە، چونکە لێرە پشتی لێ بە هەمان شێو لێرە دەبی پشتی لێبی تەنها ئاڵ گۆڕەوە سالب چلەکەش وەکو خۆ دەنووسمەوە. تەنها نونەکە واتە گۆڕاوەکەم هینایەتە دەستە ڕاست، جارە هیچم نەکردیە. لێرە تەمەشاکە پێش نونەکە چ هەیە 8 هەیە، کردارەکەش چیە جاران، مادام کردارەکە جاران پێچەوانەکەی چیە دابەش، هەردوو لای دابەشی ئەو ژمارەی لەگەل نونەکەی چەندە 8 کەواتە دابە 6 8 لەگەڵ 8 دەڕۆ تەنها نونەکە دەمینێتەوە. نیشانەکە وەکو خۆی دەستکاری ناکەی، لێرە نیشانەکەت موجەبە، هەر کاتت نیشانەت جیاواز بوون لە دابش ئەنجامەکە هەر دەکاتەوە سالب، واتە ئەگەر سالب دابش موجەبی دەکاتەوە سالب، موجەب دابش سالبی بە هەمان شێوە دەکاتە سالب. 40 دابە 6 چەند دەکات 5 کەواتە نون بچووکتر یان یەکسان لە سالب 5 دەبێتە وەڵامی ڕاست. وەرە بزانە کامە نون بچووکتر یان یەکسان لە سالب 5 کەواتە سیمان دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری شەشەممان هەیە، ئەڵێ شیکاری لاسەنگەی 0.2 کەوانە سات کەم 10 گەورەتر لە 1.8 بە سالب. دێن چ دەکەین شکارەکەی ئەنجامەدەین، ئەگەر دقەتدەی سەرەتا کەوانەیەک تێ لە پێش کەوانەکەی چ تێ ژمارەت هەیە، دەبێت چ بکەی دەبێت خۆت لەو ژمارەی ڕزگار بکەی سەرەتا ئەو ژمارەی جارانی ناوکەوانەکەی دەکەینەوەتە و 0.2 جارانی سادەکەی دەکەین جارانی دیەکەش دەکەین. ئەڵێن 0.2 جاران ساد هەر دەکاتەوە 0.2 ساد وەکو خۆی، نیشانەکەش جاران دەکەین بەڵام موجەب لێ جاران ناکەین وەکو خو سالبەکەی دەنووسینەوە، یاخود ئەڵێن موجەب جاران سالبەر دەکاتەوە سالب. 0.2 جاران دەکاتە چەند دەکاتە 2، بەڵام با جارانەکەی بکەین لەوانێن دە قوتابی مشکلەی لێیاوی لە جارانکردنی پوینت. 0.2 بەبێ پوینت جارانەکەین سەرەتا 2 جاران چەند جاران دا، ئەڵێن 2 جاران دەکاتە 20 چەند خانەمان پاش پارێزیا بوو 1 کەواتە دەبێتە 2.0 سفرش بەهاینێ لە پاش پارێزەی کەواتە تەنها دەکاتە 2 گەورەتر لە چەند سالب 1.8. ئەوجا لێرە چ دەکەین سەرەتا خۆمان چ دەکەین لە کردداری کەم و کۆ ئەنجامەدەین پاشان کردداری جاران و دابش لە لاسەنگەکان. 0.2 سادەکە وەکو خۆی ئەو سالب 2 دەگوازینەوە لۆ لای سالب 1.8 نیشانەکە و خۆ دەستکاری ناکەی سالب 1.8 ناقص 2 بیستە و لای دەبێتە چ زایدەن 2. 0.2 ساد گەورەتر لێ سالب 1.8 کۆ 2. ئەمە لە کۆکردنەوەی ژمارە سالب و موجەبەکان هەمیشە لە خۆتوە ئەگەر نیشانە جیاواز بوو بڵێ هەمیشە ژمارەی گەورەکەم بچووک، لێرە 1.8 گەورەترە یان 2 سەرەتایشت بە نیشانەکان نەبی 1.8 گەورەترە یان 2 تەبعاً 2 گەورەترە کەواتە نیشانەی چدانێ نیشانەی ژمارە گەورەکەی دانێت چی موجەب کەواتە ئیرانجامەکەم موجەبە. ئەو جا بڵێ چ ژمارەی گەورەکەم بچووک 2 کەم 1.8 2 کەم 1.8 دەکاتە چەند دەکاتە 0.2 2 1.8 لێ بڕۆ چەند مایتەوە 0.2. ئەو جاڵێ چ هەردوو لا دابەشی 0.2
2 0.2 لێرە تەنها سات دەمێنێتەوە لەگە یەکدیدا ڕۆ نیشانەکە وەکو خۆ 0.2 0.2 کوور دەبێتەوە چەندها یەک دەمێنێتەوە کەواتە سات گەورەتر لە یەک دەبێتە وەڵامی ڕاست کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست لێرە دی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری هەفتەممان هەیە پرسیاری هەفتەم ئەڵێ چ لاسەنگێکی ئاوێتەی دایتەمە ئەڵێ شیکار بکە لێرە گەردی قەت دەی ئەو لاسەنگەی ئامادەم ئەڵێ لاسەنگەی ئاوێتە دەبی چەند نیشانات هەبی دەبێت دوو نیشانەی لاسەنگەمان هەبی ئەوە یەک ئەوە دوو وەرە تەمەشای هەڵبژارنەکان کە ئەگەر هەر وەڵامێک دوو هێمای لاسەنگەی تێنەبوو تەرچکە لێرە یەک هێمای لاسەنگەت هەیە تەرک لێرە لە سی یەک هێمای لاسەنگەمان هەیە تەرک چی دەکەین لە دیش بە هەمان شێوە کەواتە ڕاستە و خۆەت و بێ ئەوەی شیکاری بکەی دەگەی وەڵامە ڕاستەکە بەڵام هەر بە شیکارشی بکەین ئەڵێ سین کەم سێ بچووکتر لە دوو واو سین کۆ سێ گەورەتر لە دوو لێرە سینەکەی ئەنووسینەوە نیشانەکە وەکو خۆ دووەک وەکو خۆ و سالب سێی دەگوازینەوە دەبێتە چ موجب سێ واوەکەی دادەنێنەوە سین بامان شێوە موجب سێی دەگوازینەوە ئەڵێن ژمارە لایەک گۆڕاو لە لایەک دووەکە وەکو خۆ موجب سێ بستە و لای دەبێت سالب سێ ئەو جەسینەکە نووسینەوە بچووکتر لە دوو کۆ سێ دەکاتە پێنج واو سین گەورەتر لە دوو ناقسان سێ دەکاتە چەند سالب یەک لێرە ئەمە ئەم وەڵامان لۆ دەرچوو بەڵام ئەگەر تەمەشای لاسەنگەکەی بکەی ئەو وەڵامی تێدا نییە گوتمان لە ڕێگای واو ئەگەر پیتەکەی تێدا بوو ئەوە ڕێگای واوە ئەگەر پیتەکەش نەنووسرا بوو هەر ڕێگای واوە کەواتە ئەمە دەبێت بکەین ئەو واوەی لا بدەین ئەڵێن چە سین گەورەتر بچووکتر لێرە سینەکەمان ئەڵێ چ گەورەترە لە چ لە ژمارە سالبەکە کەواتە سالبێکی لێر دادەنین لێرە سینەکەمان بچووکترە لە چ سینەکەمان بچووکترە لە چ لە پێنج کەواتە ئەوەش وەڵامی ڕاستەکە. دێنە سەر پرسیاری هەشتەممان هەیە پرسیاری هەشتم ئەڵێ کام ژمارە شکار نییە بۆ ئەم لاسەنگەیە نرخی ڕووی سات کۆ سێ بچووکتر لە پێنج ئەڵێ کام ژمارە شیکار نییە واتە ئەمە دەبێت بکەین ئەو ژمارانەی کە دایتێمە لە لاسەنگەکەی دابنین کامە ژمارە نەبووە وەڵام ئەو دەبێتە وەڵامی ڕاست سەرەتا چ بکە وەرە سالبیەکی دابنێ لاسەنگەکەی وەک خۆ بنووسەوە نرخی ڕووی سات کۆ سێ بچووکتر لە پێنج وەرە لە شوێنی سادەکەی چ دانێەوە سەرەتا ئەی تاقیبکەوە سالبیەکی دانێ نرخی ڕووی سالبی یەک کۆ سێ بچووکتر لە پێنج نرخی ڕووتەکەی بنووسەوە سالبی یەک کۆ سێ ئەڵێن چه ژمارەی گەورە کەم بچووک سێ کەم یەک دەکاتە چەند دەکاتە دوو ئایا یەکت گەورەتریان سێ تەبعا سێت گەورەترە نیشانەکە چی موجب کەواتە دوو بە موجب دەکە بچووکتر لە پێنج نرخی ڕووی دوو ژمارەی موجب هەر وەکو خۆیە نرخی ڕووی دەر دەکاتە دوو بچووکتر لە پێنج ئایا پێنج گەورەترە لە دوو بەڵێ مادام گەورەترە ئەمن ئەو وەڵامم ناوێ لەبەر چە ئەڵێ کام ژمارە شیکار نییە کەواتە ئەوە نەبوو وەڵام ئەو جارەی لە بیەکەی دابنێ لە شوێنی سادەکەی ڕاستەخۆ چەندە ئەگەر یەکی دابنێم یەک کۆ سێ دەکاتە چەند دەکاتە چوار ئایا پێنج گەورەتر لە چوار بەڵێ ئەوەش بۆ شیکار بەڵام ئەمن چم دەوێ ژمارەکەم دەوێ شیکار نەبی ئەو جارەی وەرەسی تاقیکەوە سێی دابنێ ئەگەر سێی لێرە دابنێم سێ کۆ سێ دەکاتە چەند دەکاتە شەش نرخی ڕووی شەش هەر دەکاتە شەش ئایا پێنج گەورەتر لە شەش نەخێر کەواتە من ئەو وەڵامم دەوێ سی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری نوێمم هەیە ئەڵێ شیکاری ئەم هاوکێشەیە بکەوە نرخی ڕووی سێ سین کەم یەک کۆ چوار یەکسانە بە یەک لەوانەیە شکلەکەی کەمە گەورەبی لە پێشت قڕزبی بەڵام ئەوە لە هەر هەمویان ئاسان درە نرخی ڕووی سێ سین ناقسەن یەک کۆ چوار یەکسانە بە یەک لێرە سەرەتا نرخی ڕووتەکەی وەک خۆ نووسینەوە سێ سین ناقسەن یەک خۆ لەو چواری ڕزگار دەکەین یەکسانەکەی بنووسەوە یەکەکەشە نووسینەوە ئەو موجب چارە دەگوازینەوە دەبێتە سالب چوار نرخی ڕووی سێ سین ناقسەن یەک یەکسانە بە یەک ناقسەن سێ دەبچە چەند سالب سێ
لێرە نرخی ڕوتت هەر کاتێک یەکسان بوو بە ژمارەی سالب گوتمان ناکرێت کەواتە ئەڵێن چ شیکاری نییە کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست. دێنە سەر پرسیاری دەیەم ئەڵێ سێ گۆشێکی وەستا و درێژی لای وەستاوەکەی چەندە؟ 3 سین فاریزە 4 سین بێت. ڕووبەرەکەی بدۆزەوە بە پێی سین ئەڵێ چە سێ گۆشەیەکی وەستا و کەواتە ئەمە چ یاساکی بەکاردێنین ڕووبەری سێ گۆشە بەکاردێنین. یاساکەی چیە؟ 1/2 بنکە جارانی بەرزی. ڕووبەری سێ گۆشە یەکسانە ئەڵێن یەکسانە 1/2 وەکو خۆ نووسینەوە دەستکاری ناکەین 1/2 جارانی بنکەکەمان چەندە؟ 3 سین تەنها جارانە هیچی قورسی تێدانی 3 سین جاران بەرزەکەمان چەندە؟ 4 سین وەرە تەنها جارانی بکە یەکسانە 1/2 3 جاران 4 دەکاتە چەند؟ دەکاتە 12 سین جاران سین دەکاتە سین بەتوانی 2 لێرە کوڕکردنەوەی ئەنجامی بدە 2 دابەش 2 دەکاتە 1 12 دابەش 2 دەکاتە چەند؟ دەکاتە 6 1 دابەش 1 کرد دەکاتەوە 1 پێویست ناکە بنووسینەوە دەنوێت کەواتە چ دەبێتەوە 6 سین بەتوانی 2 کەواتە چ دەبێتە وەڵامی ڕاست دی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیار 11مان هەیە ئەڵێ چە سادەکردنی سین توان 7 هەمووی بەتوانی 4 لێکدانی سین توان 4 هەمووی توان سالب 7 ئەڵێ چ بکە؟ سادە بکە. ئەگەر لێرە دیقەت بدەی سینەکە باریگە لە قورسە دەوەرەکە بینی کە 2 توانی لەسەر شانە ئەمە دێن چ دەکەین؟ بارەکەی لە سووکەکەین یەک جا سینەکەی ئەنووسینەوە ئەوە سیفەتی هێزی هێزە هەر کاتێک 2 توانت لەسەر یەکتر دیت ڕاستە خۆ جاران یەکتری بکە کەواتەڵێن چ 4 جاران 7 دەکاتە چەند؟ دەکاتە 28 لێکدانی سینەکە وەکو خۆ 2 توانم لەسەر یەکتریات جارانی یەکتریانەکەن 7 جاران 4 بە هەمان شێوە دەکاتە 28 سالبەکەش دابنێەوە ئەوجا یەکسانە لە لێکدانی هێزەکان گوتمان ئەگەر بچینە یەکسان بوو یەک بنچینەی ئەنووسینەوە توانەکان کۆ دەکەینەوە ئەڵێن 28 کۆ سالب 28 سالب 28 کەواتە ئەڵێن چ سین 28ەکەی ئەنووسینەوە موجب جاران سالب دەکاتە سالب 28 یەکسانە بە سین 28 کەم 28 دەکاتە سفر گوتمان هەر شتێک بەتوانی سفر بدە ئەنجامەکەی دەکاتە چەند؟ دەکاتە 1 کەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 12مان هەیە ئەڵێ کام بەڕهاوتەیە لەگەڵ 4 سین توان 2 ناقسن 12 سین کۆ 9 لێرە دەکەینەوە جیاواز ئەوە دووجای تەواوە هەڵێ چ کام لەمانە هاوتایە لەگەڵ ئەم بڕە چ دەکەین؟ کەوانەیەشی دەکەی هەمیشە بەتوانی 2 لەم جۆرە پرسیارانە هەمیشە کەوانەیەشی دەکەی بەتوانی 2 ئەوجا چ دەکەی؟ تەمەشای ڕادەی ناوەڕاست دەکەی سەرەتا تەمەشای ڕادەی ناوەڕاست بکە بزانە نیشانەکەی موزەوە یاخود سالب نیشانەکەمان چیە؟ سالب کەواتە لە ناو کەوانەکەش ڕاستە خۆت دانێ سالب دانێ وەرە پێش ئەوەی هەنگاوشکە بڕۆی تەمەشاکە ئەوەی سالب نەبی تەرچیکە لێرە موزە بە تەرک سی شەر موزە بە ئەوش تەرک کەواتە ئەی و دیمان مایتەوە ئەوجا چ بکە؟ ڕەجی لۆ ڕادەی یەکەم وەرگرە ڕەجی لۆ ڕادای دووەم وەرگرە ڕەجی 4 چەندە؟ 2 ڕەجی سین توان 2 سین ڕەجی 9 3 کەواتە 2 سین کەم 3 هەمووی بەتوانی 2 دەبێتە وەڵامی ڕاست کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست. سەر پرسیاری 13مان هەیە ئەڵێ گەورەترین کۆلکەی هاوبەش بۆ سالب 8 سین توان 2 کەم 12 سین ئەڵێ چە تەنها کۆلکەی هاوبەشەکەی ببینەوە گەورەترین کۆلکەی هاوبەشەکەی لێرە بزانی کۆلکەی هاوبەشمان چەندە لێرە گەر تەمەشاکەی لێرە سالبت هەیە و لێرەش سالبت هەیە کەواتە سالبک بە هاوبەش وەردەگرین ئەوجا چمان هەیە لێرە 8مان هەیە و لێرەش 12مان هەیە وەرە بزانە چەند جاران چەند دەکاتە 8 چەند جاران چەندمان دەکاتە 8 یەک جارانی 8 2 جارانی 4 ئەوجا بزانە چەند جاران چەند دەکاتە 12 یەک جاران 12 جاران 12 2 جارانی 6 3 جارانی 4 وەرە تەمەشاکە بزانە چ هاوبەشە لێرە 2 هەیە لێرەش 2 هەیە بەڵام 2 هاوبەش وەرناگرین لەبەرچی چونکە 4 هاوبەشە 4 لێرە هاوبەشە و لێرەش هاوبەشە
ئەڵێ چ گەورەترین کۆڵکە کەواتە من گەورەترین کۆڵکەی هاوبەش وەردەگرم لێرە 4 هاوبەش لێرە هاوبەش کەواتە ئەڵێم 4 گوتمان لە گۆڕاوەکانیش کامە پیت توانی لامووی بچووتر بۆی وەردەگری لێرە سین توان و لێرە سین توانی کەواتە سین توانیەکی وەردەگرم کەواتە سالب 4 سین دەبێتە کۆڵکەی هاوبەش کەواتە سالب 4 سی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 14 هەیە پرسیاری 14 ئەڵێ شیتەڵی 123 زائیدەن 100 ناقسەن 422 ناقسەن 4 ئەڵێ لۆم شیتەڵ بکە ئەو ڕێگای پەرکردنە توانین دووی بەجیا وەرگین دوش بەجیا ئەو جا شیتەڵی بکەین بەڵام ئەمە لێرە ڕاستەوخۆ ڕێگای پاسادان بەکاردێنین وەرە چ بکە هەڵبژارنەکان تاقی بکەوە ئەو دوو کەوانێک کە دایتێت و ئەنجامەکە جاران یەکدی بکە گەر ئەو پرسیارە دەرچوو دەبێتە وەڵام سەرەتا با لە ئەی دەست پێکەین چ دەکەین ئەو دوو کەوانەی جاران یەکتری دەکەین و 122 جارێک جارانی 100 جارێکش جارانی 4 پاشان یەکەکە جارێک جارانی 100 جارێک جارانی سالب 4 ئەڵێن 122 جاران 121 دەکاتە 100 بەتوانی 3 ئەوجا ئەڵێن 122 جاران دەبینیشانەکەش جارانکە یاگادار بە بەڵام لێرە موجە بەلوێ جاران ناکەم ئەڵێ موجب جاران سالب هەر دەکاتەوە سالب 122 جاران 4 دەکاتە 4 100 بەتوانی 2 ئەوجا یەکەکە جاران دەکەم موجب جاران موجب هەر دەکاتەوە موجب یەک جاران 100 هەر دەکاتەوە 100 موجب جاران سالب دەکاتەوە سالب یەک جاران 4 هەر دەکاتەوە 4 کەواتە ئەوەمان لۆ دەرچوو وەرە چ بکە بەراورد پێ بکە لەگەر پرسیارەکەی گەر هەماشت دەرچوو ئەوە دەبێتە وەڵام بەس ئاگادار بە گرنگ ئەوەیە نیشانەت وەکو یەک بن بەڵام ئەگەر جیان ئالوگۆ کرابوو ئەوە کێشە نییە چ تێ لێرە 123 لێرە هەیە لێرەشت هەیە لێرە نیشانەی موجەبە لێرەش نیشانەی موجەبە کەواتە ئەوە یەکەم ڕادە تەواوە ئەوجا چ تێ سالب 4 122 وەرە بزانە سالب 4 122 تەیە لێرە سالب 4 122 تەیە لێرەش سالب 4 122 کەواتەوەش تەواوە ئەوجا لێرە چی موجب 100 لێرەش موجب 100 هەیە لێرەش موجب 100 کەواتەوە ئەوجا سالب 4 سالب 4 تەنها لێرە ئالوگۆڕی پێکراوەوە کێشەنیە توانی ڕاستەوخۆ وەک پرسیارەکەی لێ بکەوە باشە پرسیاری 15 هەیە ئەڵێ چ بڕی 9 توان 2 کەم 9 سین توان 2 شیتەڵ بکە ئەوە جیاوازی نێوان دوو جادەی چ دەکەی ڕاستەوخۆ کەمەک سادەی دەکەی 9 بەتوان دەکاتە چەند دەکاتە 81 کەم 9 سین بەتوانی 2 گوتمان هەر کاتێک جیاوازی نێوان دوو جابوو دەکەی چ دەکەی دوو کەوانەی یەکەم کەوانەی دووەم کەوانێک بە موجب کەوانەشیش بە سالب ئەوجا ڕەژی لۆ ڕادەی یەکەم وەردەگری ڕەژی هێشتاوی دەکاتە چەند دەکاتە 9 نوێکمان لێرە نوێشمان لێرە ئەوجا ڕەژی لۆ ڕادەی دووەم وەردەگری ڕەژی 9 دەکاتە چەند لێرە دەکاتە 3 کەواتە 3 لێرە 3 لێرە سین توان 2 ڕێگەی دەکاتە چەند سین کەواتە سینێکمان لێرە سینێکشمان لێرە کەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست دیاری 16 هەیە شیکاری ئەم سیستەمە بدۆزەوە دێن چ دەکەین ئەو وەڵامانەی کە دایتی دیاری دەکەین لێرە لێرە سینە لێرە سادە دەستە ڕاست سین دەستە چەپ ساد دێن لە شوێنی هەردوو هاوکێشەکەی دادەینەوە ئەگەر هەردووشی پاسادان کرد ئەوە دەبێتە وەڵام سەرەتا بە هاوکێشەیەکی کەم وەرگرین ساد یەکسانە بە سین کۆ سێ لە ئەی دەست پێ بکەین سەرەتا ئەی تاقی بکەینەوە سادەکەمان چەندە سالب 2 لە شوێنی سادەکەی ئەڵێن سالب 2 یەکسانە سینەکەمان چەندە سالب 1 ئەڵێن سالب 1 کۆ سێ سالب 2 یەکسانە سالب 1 کۆ سێ دەکاتە چەند دەکاتە 2 2 یەکسانە بە سالب 2 نەخیر کەواتە ئەی نابێتە وەڵام وەرە بیتاقیەوە هاوکێشە یەکەم وەردەگرین سەرەتا ساد یەکسانە بە سین کۆ سێ ئافو لێرە ئەو هەموو جەبدووە ئەوجا ئەڵێن چە سینەکەمان چەندە سالب 1 لە شوێنی سینەکەی سالب 1 دادەنین کۆ سێ یەکسانە سادەکەمان چەندە 2 2 یەکسانە بە سالب 1 کۆ سێ دەکاتە چەند دەکاتە 2 کەواتە هاوکێشەی یەکەمی پاسادانکردنی چ دەکەین هاوکێشەی دووەم وەردەگرین ئەو جارەی هاوکێشەی دووەم ساد یەکسانە بە 4 کۆ 2
سین. سادەکەم چەندە؟ سادەکەم چەندە؟ موجب 2 یەکسانە بە 4 کۆ 2. لە شوێنی سینەکەی چ دابنێم؟ سالب 1 ئەوە سالب 1 2 یەکسانە بە 4 کۆ 2 جاران سالب 1 دەکاتە سالب 2 2 یەکسانە بە 4 موجب جاران سالب دەکاتە سالب 2کە وەک خۆ 2 یەکسانە بە 4 کەم 2 دەکاتە 2 کەواتە پاسادانی کرد کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست. یاری حەفدەمان ئەڵێ ئەمە پارچەی دراوە چ کانزاییمان هەیە ئەگەر 2 جار فڕیدەن جارێک شەر دەرچی و جارێک خەت دەرچی ئایا ئەو دوو ڕووداوە دوو ڕووداوی چنە؟ دوو ڕووداوی سەربەخۆنە دوو ڕووداوی بەستراون دژێک نیچیان ئەمە ڕووداوی سەربەخۆمان خیندی لەگەر بەستراوە ڕووداوی سەربەخۆ چ بۆ ئەو دوو ڕووداوانە پەیوەندیان بەیەکەوە نەبوو بەڵام ڕووداوی بەستراو پەیوەندیان بەیەکەوە هەبوو ئەمە گریمان ئەوە پارچە دراوەی کانزاییە هەرچەندەوە پارچە دراوی کانزانی ئەوە پارەی هندیە پێڵێن ڕوپی گریمان ئەوە شێربی ئەو لایە ئەو لایەش خەتبی ئەمە دوو جار هەڵدەدەین گریمان ئەوە جاری یەکەم خەت دەرچوو ئەوە جاری یەکەمان خەت دەرچوو جاری دووەمیش هەڵەدەین گریمان شێر دەرەچی ئەو ڕووداوە هیچ پەیوەندی بەیەکەوە نییە ئەمە هەڵەدەین جارە شێر دەرچی و جارە خەت کەواتە دوو ڕووداوی چنە؟ دوو ڕووداوی سەربەخۆنە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 18 ئەڵێ کام لەم هاوکێشانەی دێت هێڵیە گوتمان هەر کاتێک گوتی هێڵی ئەتوو بۆ هاوکێشەیەکی دەگەڕی کە توانی چەندبی 1 لێرە سینەکە توانی چەندە 2 نابێتە وەڵام کەواتە لێرە سینەکەمان توانی 1 بەڵام لێرە 6 هاتیە سینەکەت لەژێر ڕەگە گوتمان نابی سینمان لەژێر کرد و ڕەگبی کەواتەوەش نابێتە وەڵام. پرسیاری دی ئەڵێ سین سات سالب 19 لێرە لەوانەیە بڵێ سینەکەم توانی 1 بەڵام هێشتا سادە نەکرێت چونکە دەبێت یان سینیان سەد لەلایەکی بەتەنێبی کەواتە دابەش سین بکە لێرەش دابەش سینکە لێرە ئەو سینە لەگە سینەکەی دەڕۆبیتە ساد یەکسانە بە سالب 19 لەسەر سین کەواتە سینەکەم لێرە کەوتە ژێر کرد کەواتەوەش نابێتە وەڵام کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 19مان هەیە ئەڵێ یەکێک لە کۆمپانیەکانی بایەغدان بە باخچەکان داوای 35,000 دینار دەکات لە جیاتی ڕاوێژکاری سەربازی 50,000 دینار بەرامبەر هەر کاتژمێریی کارکردن ئەڵێ ئەو کەسێک کە کۆمپانیەکە 3 کاتژمێر کاری بۆ دەکات چەند پارە دەدات داوای چ دەکا داوای پارەدانەکە دەکا ئەڵێ ژمارەی کاتژمێر چەند کاتژمێر کار دەکات جارانی چە نرخی هەر کاتژمێرێک نرخی هەر کاتژمێرێک چەندە وەروە کۆی ئەو پارەی کە کۆمپانیەکە داوای دەکات ژمارەی کاتژمێرەکان چەندە؟ ژمارەی کاتژمێرەکان چەند کاتژمێرە 3 کەواتە ئەڵێن 3 جاران نرخی هەر کاتژمێرێک چەندە؟ 50,000 دینار کەواتە 50,000 دینار کۆ داوا چەند پارە دەکات 35,000 دینار ئەڵێ سەرەتا 3 جاران 50,000ەکەی دەکەین دەبیتە چە؟ دەبیتە 50,000 کۆ 35 عەفو 3 جاران 50 دەکاتە 150,000 3 جاران 50,000 دەکاتە 150,000 لێرە چەندمان هەیە؟ 35 لێرە 1000 35,000 150,000 کۆ 35,000 دەکاتە چەند 185,000 کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 20مان هەیە ئەڵێ یەکتر بڕینی ستونی بۆ ئەم ڕاستەیەڵە چیە بدۆزەوە مادام ئەڵێ یەکتر بڕینی ستونی ئاگادار بە دەبی جوتە ڕێکخراوەکەم بەو شێوەبی ئێرە سینە ئێرەش سادە مادام یەکتر بڕینی ستونیە کەواتە ئەمە سینەکەم دەکەمە چەند دەکەمە سفر کەواتە ئێرە سفر وەرە لە هەڵبژاردنەکان تەمەشاکە ئەوەی سینەکەی سفر نەبی تەرکە لێرە چییە؟ سینەکەم سالب 6 تەرکە لێرە سفرە لێرەش سفر نیە تەرک کەواتە بی یاخۆ سی دەبێتە وەڵامی ڕاست بە شکاری بکەین 12 سین یەکسانە بە 18 کۆ 3 سات لێرە لە شوێنی سینەکەی گوتمان چ دادەنین سفری دادەنین یەکسانە بە 18 کۆ 3 سات 12 جاران سفر هەر دەکاتەوە سفر یەکسانە بە 18 کۆ 3 سات لێرە چ دەکەین ئەڵێن چ ئەو 18 دەگوازینەوە ئەو لای دەسال بە 18 یەکسانە بە 3 سات
هەردوو لای دابەش چەند دەکەین دابەش سێ کەواتە لێ ساد یەکسانە بە سالب دابەش موجب دەکاتەوە سالب هەژدە دابەش سێ دەکاتە چەند دەکاتە 6 کەواتە دەکاتە چ ئێستا دەکەم سالب 6 کەواتە سفر و فاریزە سالب 6 دەبێتە وەڵامی ڕاست کەواتە سفر و فاریزە سالب 6 بی دەبێتە وەڵامی ڕاست.